121 ساڵ بەسەر دەرچوونی یەکەم ڕۆژنامەی کوردیدا تێپەڕ دەبێت کە بەرواری دەرچوونی ئەو ڕۆژنامە بە ڕۆژی ڕۆژنامەگەری کوردی دانراوە. لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان بەو بۆنەوە و لەژێر دروشمی بە یاساکردنی میدیا چالاکیەکی ساز کرد و خەڵاتی خانەوادەی 4 ڕۆژنامەنووسی کرد کە لە ساڵی ڕابردوودا مردوون. هەروەها فیلمێکی دۆکیومنتاری لەژێر ناونیشانی قوتابخانەی ڕۆژنامەوانی سلێمانی نمایش کرد کە ڕۆڵی ڕۆژنامەنووسانی سلێمانی لە پێشخستن و بەرەودان بە ڕۆژنامەگەری دەخاتە ڕوو. سەرۆکی لقی سلێمانی سەندیکای ڕۆژنامەنووسانیش لە نەدۆزینەوەی بکوژی ڕۆژنامەنووسان نیگەرانە و بە پرسیاری گەورەی بواری کاری ڕۆژنامەنووسی وەسفی دەکات. بەداخەوە 5 کەیسمان هەیە ڕاستە تاوەکو ئێستا یەک کەیسیان نەبێت لە گەرمیان کە تەقەکەر گیرا و حکمی ئەعدام و بابڕین لە سێداری بەسەر چەسپی ئەوانی کە بکوژ ئەسوڕێتەوە بۆ یعنی ئەمە پرسیارەکەی بۆچی ئەوان نەگیراوە نۆکتۆڵی ئەمە بەڕای من پێشتری چەندین جار وتومە ئەمە تیرۆری ئاسایی نین ئەمە تیرۆری سیاسین تیرۆری سیاسی کەسێک پێی هەڵناسێت هاوڵاتێک پێی هەڵناسێت دەستگا پێی هەڵەسێ خەڵکی ڕاهێنرا و بەکارهێنێت خڵتە و پلان و هەموو شتێک دراسە ئەکرێ اینجا جێبجێک بۆیە لەبەرەوە سێرەکەی ئەو 4 کەیسی کەیان بەکراوەی ماوەتەوە جگە لە بکوژەکەی کاوەگەروانی نەبێت کە تەقەکەر حکمی بەسەرادرا ئەمە کێشەکانی ئەمە لێرەوە دەست پێەکە. تیرۆری سیاسیە ئەمە تیرۆرێکی ئاسایی نییە. لە دوای ڕاپەڕینەوە ژمارەی کەناڵەکان زۆر پارێزگاری سلێمانیش کە پێشتر مامۆستای بەشی ڕاگەیاندنی زانکۆی سلێمانی بووە و ئەندامی کارای سەندیکای ڕۆژنامەنووسانە لە ڕەچاونەکردنی بابەتە کۆمەڵایەتەکان لەلایەن میدیاکانی هەرێمی کوردستان نیگەرانە و فرەوتاریش بە کێشەی ڕاگەیاندنی هەرێمی کوردستان ناو دەبات. لە دوای ڕاپەڕینەوە ژمارەی کەناڵەکان زۆر زیادیان کردووە و فرەی لە ناو ڕەنگاڵەی لە ناویانە زۆر زیادی کردووە بەڵام بەڕاستی کوالیتی و پێس هەتایەت کەمە بێتەوە پاراستنی تەونی کۆمەڵایەتی هەتا بێ لاوازە بێ. ئەمڕۆ ڕاگەیاندن مۆسەیەکی کۆمەڵایەتی گەورەیە لە خێزان زیاتر و لە تاک زیاتر و لە دامودەزگای دەوڵەت زیاتر و لە نوخبە زیاتر و لە دامودەزگای پەروەردەیی زیاتر و لە ڕێکخراوە مەدەنیەکان زیاتر دەورەبینێ. ئەمە کە ئیستا ئاراستەی کۆمەلگاکانەکە بۆیە بەڕاستی ئەم چەکە دووسەرا بێ بزانین بۆ ئێمەی کورد چۆنی بەکارێنین کاتێ لە وڵاتێکی لە دەرەوەی سەیری کەناڵە کوردیەکانەکەی بڕواتانە بێ هەستەکەی ئەمانە هەرێکیشان وڵاتی کەناڵی دەوڵەتێکن هەست بە خاڵی هاوبەش ناکەی لە وتارەکانمانە. ئێمە ئەمڕۆ پێویستمان بە وتاری هاوبەش. لە 22 نیسانی ساڵی 1990 یەکەم ڕۆژنامەی کوردی بەزاراوی کرمانجی ژوورو بە ناوی کوردستان لەلایەن میقداد میدحەت بەدرخان شازادەی جەزیرەی بۆتان لە تاراوگە و لە شاری قاهیرەی پایتەختی میسر دەرکرا کە هەر 15 ڕۆژ جارێک دەردەکرا و ژمارەی لاپەڕەکانیشی 4 لاپەڕە بوو. لە ئێستاشدا لە کۆی 31 ژمارە سەرجەم ژمارەکانی ڕۆژنامەکە جگە لە ژمارە 19 ئەرشیف کراون. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.